لایەنە سیاسیەکانی کەرکووک جەخت لەسەر چارەسەرکردنی کێشاڵپە سێدراوەکانی نێوان هەرێم و بەغدا دەکەنەوە و ڕاشی دەگەێنن. لایەنە سیاسیەکان دەتوانن سوود لە پەیوەندیەکانیان وەربگرن بۆکردنەوەی گرێشۆرەکان کە بۆ پەیوەندی نێوان هەرێم و بەغدا دروست بووە. ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕۆژگاری سەخت و دژی دیکتاتۆریەتوان ئێمە لەگەر کۆمەڵێک حزبیان لەگەر کۆمەڵێک لایەن دژی ڕوخانی ڕژێمی دیکتاتۆری بەیەکەوە کارمان کردووە مێژوویەکی دووری درێژمان هەبووە بۆیە ڕەمی هەندێک جار ئەم لێک نزیک بوونوانە یان ئەم جۆرە دانیشتانە پێم وایە دەبێتە بەشێک لە چارەسەرکردنی کێشەکان چ لە ناوخۆی عێراق چ لە بینی کێشەکانی هەرێم و بەغداوە بە خۆشتان نەزانێت ئێستا لە ناوچەکە گۆڕانکاری گەورە و شتی گەورە هەیە بۆیە هەندێک جار هەیە هەم ڕێیەکانی خۆمان هەم دانیشتەکانمان لەگەر ئەو لایەنە عێراقیانە من پێم وایە بەکارێکی باشێزانی دیارە ئێستاش خۆتان نەزانێن وەزئی هەرێمی کوردستان وەزعی تایبەت بە کۆمەڵێ تەنگ و مژە ئەڕوات یەک لەوە وەزئی دارایی وەزئی سیاسی کۆمەڵی کێشەی هەیە هەرێمی کوردستان بۆیە ئەکرێ لایەنە سیاسی کوردیەکان لەگەڵ لایەنە سیاسی عەرەبیەکانە هەماهەنگی بکەن بۆ ئەوی کە بتوانین هەمومان لەم چەقپەستووە و لەم وەزعە سیاسیە کە ئێستا هەرێمی کوردستان تووشی بووە و عێراقیش تووشی بووە ڕزگار بین. دیارە ئێمە ئەو لایەنە سیاسیانی کە ئێستا بینیومانە لەگەڵ لایەنە سیاسی عێراقیەکان دانیشن هیچ شتێکی ژێرپەردە و تەموژاویتیان نیە ئەوەی کە هەیە هەمووی بەڕوونی و بە ئاشکراو لە پێشچاوی خەڵکە. ئەندامێکی سەرکردایەتی لایەنێکی کوردستانیش لە کەرکووک پێی وایە سەردانەکەی وەفدی حزبی داعوە بۆ سلێمانی و دیدار و کۆبنەوەی لەگەڵ یەکێتی و گۆڕان هەنگاوێکی ئیجابیە. هەموو ئەو پەیوەندی حزبی و سیاسی و ئیداریانەی لە کوردستان لەگەڵ لایەنە سیاسی شیعە و حتا سونیەکانی عێراق هەیە زۆر گرینگە کورد بتوانێت دیبلۆماسیانە و سیاسیانە سوودیان لێوەربگرێ. سەبارەت بە هاتنی وەفدی حزبی داعوا بە سەرکردایەتی مالیشی کۆمەڵی خوێندنەوە و لێدوان هەڵەگرێ. یەکەمیان ئەوەیە کە شتێکی زۆر نۆرماڵە سەرکردەی حزبێکی سیاسی عێراقی دێتە کوردستان لەگەڵ چەند لایەنێکی سیاسی لە کوردستان کۆ ئەبێتەوە. بە پێ و مێژوە هاوبەشەی لایەنە کوردستانیەکان لەگە پێکاتەکانی تر لە عێراقیانە دەکرێت لە ڕێی بەهێزکردنی پەیوەندی سیاسیەکانەوە کار بۆ چارەسەرکردنی کێشەکان بکرێ و فشار لەسەر ناوەندیش دروست بکرێت بۆی کێشەکانی لەگە هەرێم چارەسەر بکات. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.